منداڵ نەجەوانان کوڕان هەڵدەستکەی بە سازدانی ئاهەنگی کۆتایی ساڵی خوێندنی 2021-2022 بە بەخشینی دیاری بەیەکەمەکان و پێدانەوەی نوێنەکانی کۆتایی ساڵ. سەرەتای ئاهەنگەکەمان بەرەکەتدار دەکەین بە خوێندنەوەی چەند ئاەتێکی قورئانی پیرۆز. إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور. خی گەورە پاداشتی مەحموود مەهدی بداتەوە. ئامادەبوانی ئازیز، ئێستا وتەی بەخێرهاتن پێشکەش دەکرێت لەلایەن بەرپرسی بەش مامۆستاوی یا مامەر باوەڕێزیان بفەرمێ. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بەڕێزان سەرپەرشیارانی بەڕێز، مامۆستایانی ئازیز، تابیانی خۆشەویست، بە ناوی بەشی منداڵ و نەوجەوانانی کوڕان لە کارجێڕی نووری حیکما بەخێرهاتنتان دەکەین، پڕ بەدڵ دەڵێن بەخێر بێن. بەڕێزان وێڕای بەخێرهاتنتان دەمەوێت چەند ڕوونکردنەوەیش لێرە عەرزی جەنابتان بکەم. سەرەتا دەمەوێت دەستخۆشی لە مامۆستانی بەڕێز بکەم کە ماندوو نەناسانە توانیان ئەو ساڵ لەگەڵمان بەردەوام بن و بتوانن هەوڵ و تەقەڵای تەوا بدەن بۆ پێگەاندنی ڕۆلەکانتان کە بەڕاستی خۆبەخشانە و ماندوو نەناسانە ئەو ساڵیان لەگەڵمان تەوا کرد و ئینشاء الله هیواداری و ئیستفادەیەکی باشیان بە منداڵەکانتان گەیاندە بێت. و لێرەشدا دەمەوێت دەستخۆشی لەو سەرپەرشتیار و دایک و باوکانە بکەم کە وێڕایی کە منداڵەکانیان ناردۆتە ئێرە چۆن لێرە مامۆستاکان ماندوو بوونە لەگەڵیان، ئەوانیش لە ماڵەوە لەگەڵیان ماندوو بوون و هەوڵیان لەگەڵ داون لۆ ئەوەی پرۆسەی پەروەردە و فێرکردنەکە بەیەکەوە تەواو بکەیت. چونکە وەک دەزانن پەروەردە و فێرکردن ڕاستە بەشێکی لە قوتابخانەیە خوبرین لێرە لە دەستگا ئەنگۆبوونیەتی منداڵەکانتان ناردووە، بەڵام ئەوەی حەقیقەتە ئەوەیە هەردوو لامان بێکەوە تەواوکەری یەکترین. بەڕێزان، زۆر جاران گوێمان لە دایکان و باوکان دەبێ یاڵێ لە کەسانی دیکە کە دەستخۆشیمان لۆ دێ لەوەی کە منداڵەکانیان باش پەروەردە بووە، ئەوەتە باش فێر بوو، ئەنجامی باشی بەدەستهێنەوە. لەگەڵ ئەوەشدا جاریوە هەبووە گلەی ئەوەشمان لێکرایە کە هەندێک لە قوتابیان ڕەنگە تا حەدێکی ئیستفادەیان نەکردیە لە هاتنی ئێرە. ئەمە ئەوەی ڕاستی بە کە تازەش باسم کرد لەبەرەوەی لێرە بڵێن پەروەردە و فێرکردن پرۆسەیەکی دوولانەیە بەتابەت لەو سەردەمەی ئێستا کە تەکنەلۆژیا و ئامێرەکانی مەشغوڵکردن بڵێم ئایپاد و مۆبایل و ئەنتەرنێت و ئەو بابەتانە، ئەوە هۆکارێکن لۆ نەخوێندنی قوتابیان و ئەگەر چی مامۆستا لێرە زۆر خۆی هیلا کردبی، بەڵام ئەگەر لە ماڵێ دایک و باوک لەگەڵی ماندی نەبوو بن لیان نەپرسی بێتەوە ڕەنگە ئەو کەسانە ئیستفادەیان نەکردی، ئەگەرنا ئەوەی کە خۆی لەگەڵ ماندی کردیە 100% ئیستفادەی باشی کردیە. و ئەلحەمدولیلا ئەوەی کە باسی دەکەم لەوانەیە ڕێژێکی زۆر کەم بی، بەڵام ئەوە لەبەر ئەو گلەیانە بوو کە کراوە بەڕاستی گوێم لێ بووی تەوەلوێ ئەو قسەم لێرە کرد. و ئەلحەمدولیلا لە فەزلی خوای گەورە
ڕێژێکی باش زۆر باش ئیسفادەی باشی لێکردو ئەلحەمدوللا تا حەدێکی باش ئێمە لێ ڕازین و بەڕێزان ئەوەشتا لێ ناشارینەوە کە ئیشی مرۆڤەکان هیچی بێکەم و کورتی نییە ئللا ئیشی خوای گەورە بێکەم و کورتیە و لە خوای گەورە داواکارین لێمان بورێ لەو کەم و کورتیە کە ئێمە هەمانە و داوای یارمەتی لەوەکەین بۆ پڕکردنەوەی کەم و کورتەکانمان. بەڕێزان ئەمە پێشتر لە کۆبنەوەکانی پێشتر و ئەوەی کە تازە منداڵەکانتان هێنا ئەومان باس کرد کە ڕێژەی دەرچوون لە سەدا هەفتایە واتە ئەگەر منداڵێک یان بڵێ قوتابیەکان منداڵەکانتان قوتابیەکان نەگەیشتە ئاستی سەدا هەفتە ئەو بەکەوتوو حساب دەکرێت ئەو پێشتریش باس کراوە لێ وەکو ئاگاداریەک ئاگاتان لێ بێ ئەوانش کە کەوتونە ئەلحەمدوللا ڕێژێکی باش دەرچووە پلەی باشیان بەدەستێنە بەڵام ئەگەر چەند تەڵەبەیەک کەوتووە ئەوە خۆلی دووەمان هەیە و قوتابخانە لە هەفتەی نۆ ئەوەی کەوتووە دوایی کە کارتەکەی وەرگرتەوە دەتوانێت هەفتەی نۆ بێ منداڵەکەی بێنێت ئێرە لە دەرسێکی کەوتووە ئیمتحانەکەی بکاتەوە ئینشاءالله دەردەچێت. بەڕێزان ئەو ماوەی ئەمن لێرە وەکو بەرپرسیارەتی لە نووری حکمەی بەرپرسیارەتی بەشی منداڵ و نەوزەوانان وەرگرتێ وەکو بە شێوەیەکی کاتی بەرپرس بوومە بۆ لەمە و دوێ لە ساڵی نوێەوە مامۆستا محەممەد دێتەوە جێی خۆی ئەویش لەبەر مەشغەڵەت و مەشغوڵی بە کاروبارەکانی دەستگا کە کاروباری زۆری کەوتووە سەرشانی بۆی ئەو بەرپرسیارەتە خستە سەرشانی من بۆیە لێرەوە ئەگەر ئیش و کارێک و شتێکتان هەبی دواترەوە مامۆستا محەممەد دەبێتەوە بەرپرس. بۆ دەستپێکی ساڵی تازەش لە یەکی دەوە ئینشاءالله ڕۆژانی شەممە یەکی دەست پێ دەکەینەوە و ڕۆژانی سێشەممەش چاری دە دووبارە بەخێرهاتنەوەتان دەکەم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خوای گەورە پاداشتی مامۆستا وریا بداتەوە. خۆشەویستان ئێستا بەیەکەوە بینەری ڤیدیۆیەکی دۆکۆمنتاری دەبین لەسەر ناساندنی دەستگای نووری حکمە کە لەلایەن بەڕێوەبەراتی ڕۆشنبیری ئامادەکراوە بابکەن. دەستگای نووری حکمە ڕێکخراوێکی پەروەردەی و ڕۆشنبیری ناحکومی قازانجنەویستە. کار دەکات لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەیی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. لە بەرواری 18 2007 لێگرتنی دوو دەستە و ڕێکخراوێک لەسەر دەستی ستافێکی شارەزا و بە ئەزبوون لە ژێر ناوی سەنتەری حکمە لە شاری هەولێر خۆی ڕاگەیاند. دەستگا خاوەنی مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەن و دەستەی دامەزرێنەرانی تایبەت بە خۆی هەیە. دوای 2 ساڵ لە ڕاگەیاندن سپاس بۆ خوددا دەستی کرد بە گەشە سەندن و بڵاوبوونەوە لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستان تا ئێستاش لەکردنەوەی لەقی نوێ بەردەوامە. نووری حکمە جگە لە نووسینگەی دەستگا و لەقەکانی چەندین بازنەی لە خوار لەقەکانی کردوتەوە کە بە بەردەوامی وانە و چالاکی و خزمەتکردنی قورئانی پیرۆزی تێدا بەڕێوە دەچێت. دەستگای نووری حکمە استراتیژەتی وایە کە پێویستە مسلمانان هەموو کات هێز و تواناکانیان یەک بخەن. بۆیە لە ساڵی 2009 بنکەی ئیستیقامە لە هەولێر و لە ساڵی 2009 ڕێکخراوی حکمە لە دەڤەری ڕاپەڕین هاتنە ناو پرۆژەی نووری حکمەوە. لەبەرەوەی توێژی منداڵ و نەوجەوانان داهاتووی هەر کۆمەڵگەیەکن دەستگا گرنگجێکی زۆری پێداون و زۆرترین ڕێژەی قوتابیانی دەستگا پێک دێنن. ساڵانە بەتایبەت لە پشووی هاوین لە پاڵوانەی فێربوونی پیتەکان و دروست خوێندنەوەی قورئان و پرۆگرامی پەروەردەیی چەندان خولو سیمینار و خێوەتگەی زانستی و چالاکی وەرزشیان بۆ ڕێک دەخرێت. یەکێکی تر لە سەرەکی ترین کارەکانی دەستگا گرنگیدانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بۆ ئەم مەبەستە پرۆگرامێکی تایبەتی بۆ ماوەی 8 ساڵ داڕشتووە. لە پاڵ خوێندنی وانەی تەجوید و تەفسیر قوتابیان قورئانی پیرۆز لەبەر دەکەن. بۆ ئەو قوتابیانەشی کە تا مەزرۆترن و توانای لەبەرکردنیان زیاترە بەشی تایبەتی بەهرەدارانی کردوتەوە و لە ماوەی 3 ساڵدا تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکەن. هەروەها دەستگا ساڵانە هەڵدەستێت بە ئەنجامدانی پێشبڕکەی قورئانی پیرۆز لە ئاستە جیاوازەکاندا. ئەمە جگە لە هەڵسەنگاندنی قورئان لەبەران لەلایەن لیژنەیەکی تایبەت و بەخشینی بڕوانامەی لەبەرکردنی قورئانی پیرۆز. هەروەها دەستگا گرنگجێکی تایبەت دەدات بە مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئان ئەلئیجازە فی القراءە. سوپاس بۆ خوددا ساڵانە لە نووسینگە و سەرجەم لە قوبازنەکان بە سەدان قوتابی لە خۆشکان و برایان ڕشتەی پەیوەست لە ڕیوایەت و قیراءەتە جیاوازەکان وەردەگرن.
جگە لەم کارانە دەستگا بە بەردەوامی هەڵدەستێت بە سازدانی چەندین خولوو پرۆژەی خوێندنەوە و سیمینار و پانێڵ و چالاکی تر لە بواری زانستی و ڕۆشنبیری قورئانی. ئەمەش لە پێناو پەرەپێدانی توانای ئەندام و مامۆستا و قوتابیانی دەستگا بە تایبەتی و سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا بەگشتی. هەموو ئەو کار و چالاکیانە بە پاڵپشتی دارایی خێرخوازان و بەشداری ساڵانەی خولەکان ئەنجام دەدرێن لەلایەن پۆلێک لە خۆبەخشان لە برایان و خوشکانەوە. مستایان دایک و باوکانی ئازیز، ئێستا بەیەکەوە گوێبیستی وتەی سەرۆکی دەستگا دکتۆر عەبدوڵڵا حەداد دەبین. با بفەرمێن. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. لا سرتا دبناي أنجمني بالا پڕبەدڵ دەستخۆشی لە بەشی منداڵ نەوجەوانان لە دەستگاکەمان لە نووسینگە لە هەولێر دەکەم و هەموو ئەو یەک کارگێڕیانەی کەوا لەگەڵیاندا دەستبار بوون یارمەتی دەربوون خی گەور پاداش خێری هەمولایەتیان بداتەوە و هەروها دەستخۆشی تایبەتم لە مامۆستایانی بەڕێز خی گەور پاداش خێریان بداتەوە. ڕەجام وایە هەموو ئەو برا بەڕێزانی لە مامۆستایان و وانەی لە کارگێڕیش کار دەکەن لەو کەسانە بن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسییان دەکا و دەفەرمی خەیرکم من تعلم القورآن وعلمه. إن شاء الله ئەو خەیریەتە خوای گەورە پێتان دەبەخشی. و هەروها بەخێرهاتنی باوکان و دایکان و سەرپەرستیاری قوتابیان دەکەم خوای گەورە پاداش خێرتان بداتەوە. و هەروها بەخێرهاتنی قوتابی بەڕێزەکان دەکەم خوای گەورە پیرۆزیان بکە ئەو سەرکەوتنەی کە ئەو ساڵ بەدەستیان هینە و هەروها بەردەوام بن لەو ڕێگا ڕاستە هەتا وەکو بەڕووسپیاتی دەگەڕێنەوە لای خوای گەورە سوبحانه وتعالى. بەڕێزان دیارە منداڵی ساڵح نعمەتێکی زۆر گەورەیە، نعمەتێک کە بەڕاستی ئینسان لە دنیادا لەبەریدا دەحەسێتەوە پێی سەربڵندە لە دنیا و هەروها لە دوای مردنیشی بە بەردەوامی کەوا کەسێک کە دەمری معلومی هەموو لایەکمانە پەڕاوی کردەوەکانیدا دەخرێ، بەڵام خاوەنی منداڵێکی ساڵح لە دوای مردنیشی بە بەردەوامی بە ئیستیغفار و دوعا و کردەوە چاکانی منداڵەکانی پەڕاوی کردەوەکانی دەوڵەمەند دەبی و میزانی حەسەناتی پێ قورس دەبی. ئیتر لۆیە تەماشا دەکەی تا پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام داوایان کردێ کە خوای گەورە منداڵی ساڵحیان پێ ببەخشی. تەماشا دەکەی ئەبول ئەنبیا ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمی ڕەبی هەبلی من الصالحین، داوای کردێ خوایە بە هیبە پێم ببەخشی، بە بەخشین پێم ببەخشی وەکو هیبەیەک منداڵێکی ساڵح. ئیتر فەبەشەرناه بغولام حەلیم و لە جێگای دیکەش فەبەشەرناه بغولام عەلیم کە خوای گەورە سوبحانه وتعالى ئیسماعیل و ئیسحاق پێبەخشی عەلەیهیما السەڵات وەسەلام. و هەروەها وەکو هەر خاوەن مەبدەئێک و عەقیدە و بیر و باوەڕێک یەکێکی دیکە لەو دافعانێکەوە ئینسان پێی خۆشە لە دوای خۆی منداڵی هەبیتن تاوەکو هەڵگری ئەو پەیامەی بی کە ئەو قەناعەتی پێ هەیە. لێ تەماشا دەکەی زەکەریا عەلەیهی السەڵات وەسەلام عین لە دوعاکەیدا کاتێکەوە دوعا دەکا وەکو لە سەرەتای سوڕەتی مەریەم هاتیە دەفەرمی خوای گەورە منداڵم پێ ببەخشە لەبەرچی یەریثنی وەیەریث من ئالی یعقوب واجعله ربي رضيا. معلومیشە کەوا میراتی خۆی و میراتی ئالە یعقوب پارە و پول نەبووە، لەبەرەوەی پێغەمبەران پارە بە میرات ناگرن بەڵکو مەبدە و منهەج و ڕێگاکەیان بووە کەوا داوای کردێ خوای گەورە منداڵی پێ ببەخشیتن هەڵگری ئەو پەیامە بیتن کە ئەو ئالە یعقوب هەڵگری بووینە. ئیتر دیارە خوای گەورە بەگشتی ئێمە فێر دەکا کەوا دوعا بکەین ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. کەوا بەڕاستی وەش دوعایەکی گرنگە کە پێویستە لە بیرمان بەردەوامی ئەو دوعایە بکەین خوای گەورە هاوسەر و منداڵی وامان پێ ببەخشی کە تەمای چاوڕۆنیمان هەم لە دنیا هەم لە قیامەتیش. بەس دیارە بەڕێزان سنەتی خوای گەورە لە تەعامل لەگەڵ بەندەکانی ئەوەیە هەر وەکو فێری کردینە دوعا بکەین کەوا دوعا بەڕاستی لە خودی خۆی عیبادەتێکی زۆر گرنگە. الدعاء هو العیبادە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی. بەڵام لەگەڵ ئەوەش کاتێکەوە داوای شتێک دەکەی پێویستە بە عەمەلیش کاری لە بۆ بکەی. ئیتر
دوعاکردن لەوەی کەوا خوای گەورە ماڵ و منداڵێکی ساڵحت پێ بەخشی پێویستە هەنگاویشی لۆ بنی پێویستە هەر لە سەرەتادا تەبعاً تو بیر لەوە دەکەی وەکو پیاوێک یاخود وەکو ئافرەتی کەوا هاوسەرگیری دەکەی مقابلێک لە بۆ خۆت هەڵبژێری کەوا ساڵح بی و هەروەها ئەوجا دوعا دەکەی خوای گەورە منداڵێکی ساڵحت پێ بەخشی و ئەوجا هەموو ئەو شتانێکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فێری کردینە لەوەی کەوا ئەتوو چێ هەڵدەبژێری ئەویت کە بەچێ قایل دەبیتن و هەروەها لەوەی کەوا کە منداڵێکت خوای گەورە پێ دەبەخشی لەو سنەتانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم عەقیقەی لۆ بکە و هەروەها ناوێکی خۆشی لێ بنێ إلى آخره لەو جێبەجێکردنی ئەو سنەتانەکەوە هەمووی بدایەت و ڕێگایە لە بۆ پەروەردەبوونی منداڵێکی ساڵح ئەوجا لە دوای ئەوەش سەبرە پێویستە بە خۆت لەگەڵی بی لەبەرەوەی بەڕاستی منداڵ پێویستی بە دوو شت هەیە تاوەکو ئەو کەسە دەربچی کە ئەتوو پێویست پێ یاخود ئەو کەسە دەربچی کەوا داواکراوە لەلایەن تۆ هەم قودوەیەکی چاک هەم ژینگەیەکی چاک ئیتر قودوەی چاک بە تەئکید یەکەم جار دایک و بابک باشترین قودوە و نزیکترین قودوە لە منداڵ کە دائیمەن منداڵ لە تەمەنێکی گچکەییدا معجبە بە دایک و بابی و هەروەها لاسایی دایک و بابی دەکاتەوە و لە دووەم لە ژینگەکەشی مامۆستاکەی کە ئەویش باسی دەکەین ئینشاء الله تعالی ئیتر پێویستە بەڕاستی ئێمە لە ماڵەکانماندا باشترین قودوە بین لۆ منداڵەکانمان چونکە چاو لە ئێمە دەکەنەوە فێریان بکەین ئەوەی کەوا خوای گەورە فێری کردینە فێریان بکەین تاوەکو بەو شێوەی دەربسن کەوا لە تموحی ئێمەدایە وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالە زۆر تەئکید لەسەر قەزیەی عەقیدە و بیر و باوەڕ دەکاتەوە لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم خوای گەورە زۆر تەئکید لە نوێژ دەکاتەوە بۆی کەوا منداڵەکەت فێری نوێژ بکە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر لە حەدیث تەئکیدی لەسەر کردیتەوە بەڵام پێویستە بە خۆت پێش ئەوەی کەوا بە عەمەلی ئەو فێر با بڵێن بە قسە ئەو فێر بکەی بە عەمەلی ئەتوو قودوەیەکی چاک بی لە بۆی قودوەیەکی چاک بی لە بۆی لە کاتی نوێژدا هەموو ئیشێک بەجێ بێڵە وەکو داک وەکو باب هەموو ئیشێک بەجێ بێڵە با ئەو منداڵە هەم وەکو فەرمانێکی خواییە وەکو سونەتێکی پێغەمبەرە صلی الله علیه وسلم کەوا دایکانی ئیماندار خوایان لێ ڕازی بی دەفەرمون پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە ماڵێ دەبوو بەو شێوەی کەوا باشترین پیاو لەگەڵ خێزانەکانی بەو شێوەیە بوو بەڵام کاتێک کەوا بانجی دەفەرموو بەو شێوەی بوو کە ئەنەه لا يعرفنا ولا نعرفه هەموو شتێکی بەجێ دەهێشت نوێژ کەواتە با منداڵەکانمان لێمان فێر بن بزانن کەوا نوێژ زۆر گرنگە لە کاتی کەوا بانگ دەدا وەکو باب ئەسڵ باب بچێ مزگەفتێ وەکو دایک دەست لە هەموو کارێک بەردا نوێژەکەت بکە با منداڵەکەت لێت فێر بی فێری بکەین لێ ڕابینین بۆی کەوا ئەو فەرمانێکی خواییە سوبحانەهو وتەعالە فێر خۆشەویستی خوای گەورەی بکەین سوبحانەهو وتەعالە کە لەسەر سفرە لەگەڵی دادەنیشی بڵێ ئەو نیعمەتە خوای گەورە پێی بەخشینە ئەو شمەکەی کە لە بۆی دەکڕی بڵێ ڕزقێکی خوایە نادیت بە فعلیش وایە ئیتر بەو شێوەی خوای گەورەی لە خۆشەویست بکە کەوا فعلا خوای گەورە ئەسڵ وایە لە هەموو زاتێک خۆشەویستتر بی لای ئێمەی مسلمان والذین آمنوا أشد حبا لله فێر خۆشەویستی پێغەمبەرەکەی بکە صلی الله علیه وسلم صفاتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لۆی باز بکە تاوەکو خۆشی بوێ اینجا فەرمانەکانی پێڕابگەینە فێری بکە کاتێکەوە ئێمە وەکو ئیماندار هەر فەرمانێک لەلایەن خوای گەورەوە سوبحانەهو وتەعالە لەلایەن پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم پێمان ڕادەگا پێویستە ئێمە بڵێ سەمیعنا وەئەطەعنا بەخۆش یەکەم کەس بە لە پێشساوی ئەو ئیتر بەڕاستی ئەو قەزایانە زۆر مهمە بەڕێزان و فێری کە ئێمە لەژێر چاودێری خوای گەورە داین سوبحانەهو وتەعالە فێری کە لەبەر ئەوەی بەڕاستیەوە زۆر گرنگە ئەتوو هەتا گچکەیە لەبەر دەستە بەڵام دواتر دەردەچی لەژێر دەسەڵات کۆنتڕۆلی تو نامینێ ئەگەر هەز بە مراقبەی خوای گەورە نەکا سوبحانەهو وتەعالە چ زەمانەتێک هەیە ئەو منداڵە تێکەڵاوی ئەو بی ئەخراپەی نەبیکە ئیلا ما ڕەحیمە ڕەبی دەوربەرمان هەمووی خراپە ئیتر ئەوە ژینگەی یەکە با بڵێن قودوە کە بە خۆتی باب و دایک بەڕاستی پێویستە بە معنای کەلیمە قودوە بی اینجا هەوڵ بدە ژینگەیەکی ساڵحیشی لۆ دابین بکە ژینگەیەکی ساڵح کە بە ناشکوری نەبی ئێستا زۆر کەم لە ئێمە تەئمینین لە دەوروبەرمان کەوا منداڵەکانمان لەگەڵیان تێکەڵ بی
زۆر کەم لە ئێمە تەمینی لەو قوتابخانەیەکەوە دەینێرین کە لابد دەمینه بشینێرینکەوە پێداویستێکی وەختی و ئەو زەمەنی کە ئەو عەسڕەی کە تێیدا دەژێت بەڵام لێی تەمین نین ئیلا ما ڕەحمە ڕەبی لەگەڵ ڕێزم لە بۆ قوتابخانە چاکان و مامۆستایانی باش بەڵام بەعام ئێمە باز دەکەین لێ پێویستە ژینگەیەکی چاشی لێدابین بکەین لێ بە فەزلی خوای گەورە سوبحانە وتەعالا کردنەوەی ئەو دەستگا و بنکە و سەنتەرانێکەوە لە خزمەتی قورئانی پیرۆزە چاکترین ژینگەیە کە ئەتوبینێری مامۆستایان بەگشتی ئەلحەمدوللا پەیامی قورئانیان پێیە پەیامی ئیسلامیان پێیە فێرە ئاداب و فێرە سونەتەکانی پێغەمبەری دەکەن صلی الله علیه وسلم ئەو منداڵانەی کە لەوێشن کە دەبنە ڕەفیقی کوڕەکەت و کچەکەت ئەوانیش هەر ئەلحەمدوللا لەو عائیلە و خێزانانە هاتێنە کە وەکو جەنابەت عینی خەمخۆری منداڵەکەیتی لەبەرەوەی تەئسیری برادریش لەسەر منداڵی یاخود لەسەر هەر کەسێ هەتا گەورەش تەئسیری زۆرە وەکو گوترایە الصاحب ساحب ئەوەی کەوا مصاحبەت دەکا ڕات دەچێشی هەروایە ئیتر بەڕاستی زۆر زۆر میمە تەماشا دەکەی لە سەلەفی ئەو ئومەتاش ئەو کارانە هەر کرایە یعنی لەگەڵەوەش کە بەخۆیان لە چ ئاستێک بووینە تەماشا دەکەی هەر لە خەم منداڵەکانیشیان بووینە یعنی لە بۆ نمونە کەسێکی وەکو سوفیانی ثەوری ئەو ئیمامە بەرزە چێ پەروەردەی کرد دەفەرمی دایکی کەوا دیارە بابی لە تەمەنێکی کەمدا وەفات کردێ دایکی بە تەشیڕێستن بە خێوی دەکرد و دەیفەرموو ئەتو هیچ ئیشێ مەکە تەفەڕغ بکە لە بۆ وەرگرتنی عیلم ئەمن بە تەشیڕێستن تەحەمولی تەکالیفی خیلنەکەت دەکەم هەتا ئەو ئیمام بەرزەی لێ دەرچوو ڕەبیعەت الڕەئی کاتێکەوە لەسجی دایکیتی هێشتا لەدایک نەبووە بابی ئەو منداڵە هاوسەرەکەی بەجێ دێڵی بە کاروباری جیهاد دەردەچی خوا حافزیەکی دوور و درێژیان لێ دەکا و بڕە پارەیەشیان لێ بەجێ دێرتن لە بۆ ئەو ئافرەتەکەوە خێزانیتی و حاملە بەو کوڕە والله ئەعلەم دەڵێ 30,000 درهەمی زێڕی لۆ بەجێ هێشت بەخۆی چوو خەریکی غەزەوات بوو سبحان الله دەڵێ 27 ساڵی پێچوو 27 ساڵ نەگەڕاوە پاش 27 ساڵ کە گەڕایەوە ئیتر قسەکەی بابنێ زانان بە تەفسیل دەجێڕن بەڵام ئەوەی کە مەبەستمانە دەگەڕێتەوە ڕەبیعەت الڕەئی کەوا کوڕی ویە لەو تەمەنەدا تەماشا دەکا بوویتە شێخێک کەسێکی وەکو ئیمامی مالک تەلەبەی ویە ئیتر یەک لە پرسیارەکان کە لە خێزانەکەی دەکاتن دەڵێ ئەو پارەی کە لە بۆتم بەجێشت کە 30,000 دیناری زێر زۆرە سید لێ کرد ئەویش یەکەم جار پێشەوەی کەوا کوڕەکەی پێ بناسێن لە مستەوایەکە دەڵێ هەڵم گرتێ خەمن نەبی سەبرە بە دیاری دێخم بەس دەڵێ بڕۆ سەردانیشی مزگەوت بکە کە دەچی سەردانی مزگەوت دەبین کوڕەکەی ویەکەوە ئەو هەموو خەڵکە لە دەوری خڕ بووینەوە فێرە علومی شەرعیان دەکا اینجا بە شکرانە بژێری دەگەڕێتەوە لە بۆ خێزانەکەی باز دەکاکەوە کوڕێکی پەروەردەکردیا ئەو جا خێزانەکەی پێی دەڵێت تو ئەو خوا 30,000 دینارەکەت پێ چاکترە یان ئەو کوڕە کە ئێستا گەیشتە ئەو مستەوایە واللهی هیچ پێویستم بە 30,000 دینار زێڕەکەنی ئەو کوڕە نیعمەتێکی گەورەیە اینجا بەڕێزان زۆر گرنگە بەڕاستی بە هاوکاری نێوان عائیلە و خێزان و ئەو دەستگای ئێمە پێویستە لەگەڵ یەکتری وەکو مامۆستا وریاش ئاماژەی پێکرد لەگەڵ یەکتری فعلا تەعاون لە نێوانمان هەبی چونکە چەپڵە بەدەستێک لێ نادرێ فعلا متابعەی دەوێتن پێداچوونەوە و هاندانی دەوێتن ئیتر لە خوای گەورە داواکارین خوای گەورە منداڵەکانمان بەگشتی بکاتە ئەو منداڵەی کەوا دەبنە مای چاوەڕۆنیمان لە دنیا و لە قیامەت پێیان سەربڵند بین لە بۆ خۆیان بەختەوەر بن لە دنیا و لە قیامەت و هەروها کۆمەلگا مجتەمەعیش لا سایان دا بحسيتوا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين خواهی گەورە پاداشتی بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگای نوێنی حیکمە بداتەوە. خۆشەویستان ئێستا گوێبیستی سوودێک دەبین کە لەلایەن گروپی نووری حیکمە ئامادەکراوە با بەڕێزیان بفەرمون. مسلمانێکی کوردم چاو نەترس و نەبەردم مسلمانێکی کوردم چاو نەترس و نەبەردم ڕۆڵەی سەلاحەدینم ئازا و بڕوا و بەتینم ڕۆڵەی سەلاحەدینم ئازا و بڕوا و بەتینم پەروەردەی بەرنامەی خوام دڵپڕ لە خۆجگە و هیوام پەروەردەی بەرنامەی خوام دڵپڕ لە خۆجگە و هیوام ئاواتی من ئاوەیە ئەم گەلە چەوساوەیە
ئەواتی من ئاوەیە ئەم گەلە چەوساوەیە مسلمانێکی کوردم چاو نەترس و نەبەردم مسلمانێکی کوردم چاو نەترس و نەبەردم ڕۆڵەی سەلاحەدینم ئازا و بڕوا و بەتینم ڕۆڵەی سەلاحەدینم ئازا و بڕوا و بەتینم لەژێر سێبەری قورئان بگەن بە مافی خۆیان لەژێر سێبەری قورئان بگەن بە مافی خۆیان سەرفراز و بەهێز بن لە ناو جیهان بەڕێز بن سەرفراز و بەهێز بن لە ناو جیهان بەڕێز بن مسلمانێکی کوردم چاو نەترس و نەبەردم مسلمانێکی کوردم چاو نەترس و نەبەردم ڕۆڵەی سەلاحەدینم ئازا و بڕوا و بەتینم ڕۆڵەی سەلاحەدینم ئازا و بڕوا و بەتینم تێبگەن تەنها خوایە تاکە پێشت و پانایە تێبگەن تەنها خوایە تاکە پێشت و پانایە هەر ڕێبازەکەی ئەوە دەمان با بۆ پێشەوە هەر ڕێبازەکەی ئەوە دەمان با بۆ پێشەوە مسلمانێکی کوردم چاو نەترس و نەبەردم مسلمانێکی کوردم چاو نەترس و نەبەردم ڕۆڵەی سەلاحەدینم ئازا و بڕوا و بەتینم ڕۆڵەی سەلاحەدینم ئازا و بڕوا و بەتینم کەسان و ڕێبازی تر هەموویان کوفرن کوفر کەسان و ڕێبازی تر هەموویان کوفرن کوفر ئێوە با هەڵەدا چوون دەمان بن بەرەوتیا چوون ئێوە با هەڵەدا چوون دەمان بن بەرەوتیا چوون خی گەورە پاداشتی گروپی نوری حکمە بداتەوە ئامادەبانی ئازیز ئێستا بینەری وێنەی کا و چالاکەکانی بەشی منداڵ نۆجوانانی کوڕان دەبینین لە ساڵی خوێندنی 2021-2022 با برایانی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری بفەرموون. نور على مر الزمان تألقا وأضاء للدنيا طريقا مشرقا وهدى من الرحمن يهدينا به للصالحات وللمكارم والتقى نور على مر الزمان تألقا وأضاء للدنيا طريقا مشرقا وهدى من الرحمن يهدينا به للصالحات وللمكارم والتقى هذا كتاب الله أعذب منهل أنعم به من مورد لمن استقى قد صانه رب العباد بحفظه وحماه حتى لا يضيع ويخلقا طوبى لمن حفظ الكتاب بصدره فبدا وضيئا كالنجوم تألقا وتمثل القرآن في أخلاقه وفعاله فيه الفؤاد تعلقا وتلاه في جنح الدجى متدبرا والدمع من بين الجفون ترقرقا هذه صفات الحافظين كتابه حقا فكن بصفاتهم متخلقا يا حافظ القرآن رتل آيه فالكل أنصت للتلاوة مطرقا يا حافظ القرآن لست بحافظ حتى تكون لما حفظت مطبقا ماذا يفيدك أن تسمى حافظا وكتاب ربك في الفؤاد تمزقا يا أمتي القرآن حبل نجاتنا بەڕێزان ئێستا کاتی پێدانی بڕوانامە و دیارە بەسەر قوتابیانی یەکەم و دۆم و سێمی سەرئاستی قۆناغەکان و هەروەها لە سەرئاستی ڕۆژەکان و هەروەها پێدانی بڕوانامەیە بە قوتابیانی سەرکەوتوی قۆناغی سەی نەوجەوانان کەوا ئینشاءالله و ساڵیدا بێ دەستنە قۆناغی گەنجان. عەبدوڵڵا بایس ڕۆژی سێشەمان عیمران عەبدوڵڵا بایس قۆناغی سەی منداڵان دەرچۆ بە پلەی یەکەم. قۆناغی چاری منداڵان عومەر بەهرام قادر
عمر بهرام قادر دەرچوە بە پلەی یەکەم قۆناغی چواری منداڵان عمر بهرام محەممەد عزەدین محەممەد قۆناغی چواری منداڵان ڕۆژی سێشەممە دەرچوە بە پلەی یەکەم محەممەد عزەدین محەممەد داوا لە بەڕێز مامۆستا سعد بکەین بێت بۆ پێدانی دیاری بۆ قوتابانێکەوە دەرچوونە بە پلەی دووەم بەڕا بارزان عەبدولقادر قۆناغی یەکی منداڵان دەرچووە بە پلەی دووەم بەڕا بارزان دانەر هاوار خالید قۆناغی یەکی منداڵان دانەر هاوار دانەر هاوار قۆناغی یەکی منداڵان ئەحمەد غالب بڕوهان قۆناغی یەکی منداڵان ئەحمەد غالب بڕوهان هانی ئومێد مستەفا هانی ئومێد مستەفا دەرچوە پلەی دووەم لە قۆناغی یەکی منداڵان قۆناغی دوی منداڵان دانیال عوزێر قادر دەرچووە بە پلەی دووەم قۆناغی دوی منداڵان ڕۆژی شەممە هەر زانیار عوزێر قادر دەرچووە بە پلەی دووەم زانیار عوزێر قادر شاد نۆشێروان ئەحمەد قۆناغی یەکی منداڵان دەرچووە بە پلەی یەکەمەوە دیارە تازە هاتیە بەخێر بێت قوتابی ئەیوب هەژار محەممەد قۆناغی دوی منداڵان دەرچووە بە پلەی دووەم ئەیوب هەژار محەممەد قۆناغی سێ منداڵان محەممەد عەزیز حەمەد دەرچووە بە پلەی دووەم لە قۆناغی سێ منداڵان محەممەد عەزیز حەمەد ئەیمەن بارزان موحسین قۆناغی سێ منداڵان ئەویش دەرچووە بە پلەی دووەم ئەیمەن بارزان قۆناغی سێ منداڵان ئەیمەن بارزان محەممەد عومەر عەلی محەممەد عومەر عەلی دەرچووە بە پلەی دووەم لە قۆناغی سێ منداڵان لەوەند عومەر عەلی لەوەند عومەر عەلی دەرچووە بە پلەی دووەم لە قۆناغی سێ منداڵان لەوەند قۆناغی چواری منداڵان ڕامان ڕەشید مستەفا ڕامان ڕەشید مستەفا دەرچووە بە پلەی دووەم لە قۆناغی چواری منداڵان ئەنەس شێرزاد خدر ئەنەس شێرزاد خدر لە قۆناغی چواری منداڵان ئەویش دەرچووە بە پلەی دووەم لە ڕۆژی شەممان
لە ڕۆژی سێشەممان مەحموود مەهدی سەلیم قۆناغی چاری منداڵان دەرچووە بە پلەی دووەم. مەحموود مەهدی سەلیم. ئەیمەن بارزان محسین دەرچووە بە پلەی دووەم لە قۆناغی سێ منداڵان. فەرموو. دەستخۆش مامۆستا ئاسۆ زەحمەت نێ. سەناوی ئەو قوتابیانە دەخوێنەوە کە دەرچوونە بە پلەی سێم لە سەراستی قۆناغەکان. أحمد عبد الباسط عبد الله. أحمد عبد الباسط. أنس فريق خالد. أنس فريق دەرچووە بە پلەی سێم لە قۆناغیەکی منداڵان. ماهر داود محمد. ماهر داود محمد. ماهر داود. محمد آراس عبد العزيز قۆناغیەکی منداڵان دەرچووە بە پلەی سێم. محمد آراس عبد العزيز. أمين سركار حمد أمين. أمين سركار حمد أمين. محمد دارا مسعود لقناغي دي من دالان درتشو ببلاي سيم. محمد دارا مسعود قناغي دي من دالان درتشو ببلاي سيم. ألند جيلان قادر قناغي دي من دالان درتشو ببلاي سيم. أو روجي شمان سي شمان يا جلسة أستي روجا كان يكم دوم سي مكان من جداكتو. ألند جيلان قادر. محمد حكمة محمد. محمد حكمة محمد قناغي سي من دالان درتو ببلاي سيم. مروان عبد الله بايس قناغي سي من دالان درتو ببلاي سيم. مروان عبد الله بايس. محمد عبد الله شمس الدين قناغي سي من دالان درتو ببلاي سيم. محمد عبد الله شمس الدين. قناغي سواري من دالان أنس زرزيس حسين. قناغي سواري من دالان درتشو ببلاي سيم. يحيى عبد الستار مجيد قناغي سواري من دالان يحيى عبد الستار مجيد. دەستخۆش مامۆستا عوبەیدوڵڵا گازێت لێ ئێستا ناوی ئەو قوتابیانە دەخوێنەوە کە
نمرەی 90 و 90 بەسەرەوەیان هێناوە. قۆناغیەکی منداڵان ئەمان ئیسماعیل قاسم، ئەمان ئیسماعیل قۆناغیەکی منداڵان. تێکڕای نمرەکەی 94 ئەمان ئیسماعیل. ئەنەس ناسر قۆناغیەکی منداڵان ئەنەس ناسر. هاوڵ محەممەد حەمەد هاوڵ محەممەد عەبدولوهاب ئەسعەد تێکڕای نمرەکەی 93 مستەفا ڕێبوار حوسێن مستەفا ڕێبوار حوسێن تێکڕای نمرەکەی 93 قۆناغیەکی منداڵانەوەن. هەستیار ڕێدار ئیسماعیل تێکڕای نمرەکەی 93 هەستیار ڕێدار. ماوەستە خالد جەنابتان فەرموو. ئەژی خەلیل ئەحمەد قۆناغیەکی منداڵان تێکڕای نمرەکەی 93 ئەژی خەلیل ئەحمەد. محەممەد ئامانج کەریم محەممەد ئامانج کەریم قۆناغیەکی منداڵان تێکڕای نمرەکەی 93 محەممەد ئازاد خەلیل محەممەد ئازاد خەلیل تێکڕای نمرەکەی 91 ئەحمەد نەجات فەرهاد ئەحمەد نەجات فەرهاد محمود دارا مسعود محمود دارا مسعود يوسف طه يحيى يوسف طه يحيى عبد الرحمن محمود حسن قۆناغی دوی منداڵان عبد الرحمن محمود حسن قۆناغی دوی منداڵان تێکڕای نمرەکەی 93 ئەیوب عەبدولواحید محەممەد تێکڕای نمرەکەی 92 سام عەبدوسەمەد ئیبراهیم قۆناغی دوی منداڵان تێکڕای نمرەکەی 91 سام عەبدوسەمەد محەممەد سیبغەتوڵڵا صالح محەممەد سیبغەتوڵڵا صالح مؤمن محمد صادق مؤمن محمد
ئەو قوتابیانەی کەوا کارتیان وەرنەگرتەوە لە پشتەوە کارتەکانماندانە ئینشاڵڵا مامۆستایەکان دەیاندنەوە ئەوەی ناوی لێرە نەبوو و ئەو قوتابیانەی کەوا کەوتوشن ڕۆژی شەمەی داهاتوو دەکاتە حەفتەی مانگ ئینشاڵڵا دێن ئیمتحان دەدەنەوە ئەوەی دەرچیتن برێن دەستە قۆناغشکە ئەوەی دەریژ نەچی هەر لە قۆناغی خۆی دەبینێتەوە تێکرای نمرەکانیشمان حەفتایە ئینشاڵڵا مامۆستا نالی هیدایەت خضر نالی هیدایەت خضر قوتابیان بێدەنگ بن هەتا ئەو قوتابیانەی کەوا 90 بەسەریەوەیان هەیە ناویان دەخینەوە بڕوا ئارەزوو عەزیز بڕوا ئارەزوو عەزیز ئەو قوتابیانە تێکرای نمرەکانیان لە 90 بەسەرەوەی بەس نەگەیشتنەوە ئاستەی یەکەم و دووەم و سێم لەسەر ئاستی قۆناغەکان بڕوا ئارەزوو محەممەد سەفین عومەر محەممەد سەفین عومەر محمد مردان مصطفى محمد مردان محمد مردان ميران مريوان علي ميران مريوان علي ميران مريوان علي ئەوانە هەم قۆناغی منداڵانن ئەو قوتابیانەی کەونەوەت و 90 بەسەرەوەیان هێناوە میران مەریوان قۆناغی سێ منداڵان محەممەد مەحموود حەسەن محەممەد مەحموود حەسەن بەیار بەختیار عومەر بەیار بەختیار عومەر بەیار بەختیار محەممەد خدر محەممەد قۆناغی سێ منداڵان محەممەد خدر محەممەد بەیار بەختیار قۆناغی سێ نەوجەوانان محەممەد نەمیر مەحموود دەرچووە پلەی یەکەم وهروها قوتابی محەممەد طارق حەمەد ئەمین دەرچووە بە پلەی یەکەم چکە دوو ڕۆژمان هەیە ڕۆژی شەموان و ڕۆژی سێشەممان لەسەر هەردوو قوتابی لەسەر ئاستی ڕۆژەکان یەکەم بوون قوتابی هەڵگورت عەبدوڵڵا تۆفیق قوتابی قۆناغی دوی نەوجەوانان دەرچووە بە پلەی یەکەم هەڵگورت عەبدوڵڵا تۆفیق ئەحمەد ئەبووبەکر قادر دەرچووە بە پلەی یەکەم قۆناغی دوی نەوجەوانان قوتابی قۆناغی دوی بەرایی محەممەد دارا حەسەن محەممەد دارا حەسەن دەرچووە بە پلەی یەکەم تێکرای نمرەکەشی 100 ماشەڵڵا لێ قوتابی قۆناغی دوی بەرایی عەبدوڕەحمان ئەیوب عەبدوڕەحمان
دەرچووە بە پلەی یەکەم. قۆناغی یەکی بەرایی سێ قوتابیمان دەرچووە بە پلەی یەکەم. ئەحمەد فەرەیدون حەمەد. دانەر فەرهاد حوسێن. داوانێ بەڕێز مامۆستا عەبدولوهید بۆ پێدانی دیاری بە قوتابیانی دەرچوو بە پلەی دووەم. سەرەتا قوتابی قۆناغی دوی سێی نەوجەوانان ئەحمەد سابر عوسمان. ئەحمەد سابر عوسمان. قوتابی عەبدوڵڵا شەوکەت تۆفیق. عەبدوڵڵا شەوکەت تۆفیق. قۆناغی سێی نەوجەوانان دەرچووە بە پلەی دووەم. قوتابی ڕامین ڕەشید موستەفا. قۆناغی دوی نەوجەوانان دەرچووە بە پلەی دووەم. قوتابی پێشەوە پشتیوان محەممەد. قۆناغی دوی نەوجەوانان دەرچووە بە پلەی دووەم. قوتابی قۆناغی دوی بەرایی ڕامین فەرهاد ساڵح دەرچووە بە پلەی دووەم. ڕامین فەرهاد. قوتابی پێشەنگ هۆشیار دەرچووە بە پلەی دووەم لە قۆناغی دوی بەرایی. پێشەنگ هۆشیار. قوتابی عومەر سەنگەر عومەر. قۆناغی یەکی بەرایی دەرچووە بە پلەی دووەم. عمر سەنگەر عومەر. قوتابی سەنار سالار عەبدوڕەحمان. سەنار سالار. قۆناغی یەکی بەرایی دەرچووە بە پلەی دووەم. قوتابی محەممەد قاسم کەمال. محەممەد قاسم کەمال. قۆناغی یەکی بەرایی دەرچووە بە پلەی دووەم. مامۆستا ئەسعەد گەزێت. قوتابیانی دەرچوو بە پلەی سێم. قۆناغی سێی نەوجەوانان ئەمین ئەبووبەکر. ئەمین ئەیوب قادر. قۆناغی سێی نەوجەوانان دەرچووە بە پلەی سێم. قوتابی کاوان حەسەن حارس. قۆناغی سێی نەوجەوانان دەرچووە بە پلەی سێم. قوتابی ئارام حوسێن واحد. ئارام حوسێن. قۆناغی دوی نەوجەوانان دەرچووە بە پلەی سێم. قوتابی محەممەد فەرمان ڕەحمان. قۆناغی دوی بەرایی دەرچووە بە پلەی سێم. محەممەد فەرمان ڕەحمان.
قوتابی داهێن هونەر فەرهاد قۆناغیەکی بەرایی دەرچۆ بلەی سێم. دەستخۆش بامۆستاسا. قوتابیانی قۆناغی سێی نەوجەوانان داوا لە بەڕێز مامۆستا لە قوان دەکەین بێت بۆ پێدانی بڕوانامەی دەرچوونی قوتابیانی قۆناغی سێی نەوجەوانان. یاسر کەمال عوتمان، یاسر کەمال عوتمان، محمد محسن، ولید نەجات قۆناغی سێی نەوجەوانان. هەڵکەوت ئەسوەد عەبدوڵڵا، لێرەدا کۆتایی بە ئاهەنگەکەمان دێنین. دووبارە پیرۆزبایی لە قوتابیان دەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین لە دنیا و قیامەت ئینشاء الله.